پارتی یەکێتی بە درێژایی مێژووی هەڵبژاردنەکانی کوردستان هەمیشە بە هۆکاری جیاجیا هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیان دواخستووە. پارتی و یەکێتی بەیەکەوە هەوڵێوەیان داواکە هەڵبژاردنەکان دووە. شارەزایەکی بواری هەڵبژاردن ئاماژە بەوە دەکات کۆمەڵ تاکە هێزی سیاسی بووە لەگەڵ بەڕێوەچوونی هەڵبژاردن بووە لە کاتی خۆیدا. وەکو شارەزایەکی هەڵبژاردن لە مێژووی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا لە وەکۆی تازە باسم کرد لە 2013 کۆمەڵ ئیمزای لەسەر پرۆژه یاساکە کردووە نە دەنجیشی بۆدا لە 2022 بە هەمان شێوە نە ئیمزای بۆ پرۆژه یاساکە کردو نە دەنجیشی لەسەردەوە. ئێستاش کە دەبینین دوێنێ بەیاننامەیەکیان بڵاو کردەوە یەکێتی و نەوەی نوێ و کۆمەڵ و یەگرتووە ڕاستی دا یەکێتیەوە وەک باسم کرد خۆی لەگەڵ ئەوە بووە لەگەڵ دواخستنی بووە بەڵام کۆمەڵ نەمبیستووە کە خەت لەگەڵ ئەوە بێتن کە هەڵبژاردن دوا بخرێت. پەرلەمانتارێکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ئەوان هەمیشە هەوڵیان داوە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بێ دواکەوتن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و هەموو ئامادەکاریەکیان بۆ هەڵبژاردن کردووە. کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوەیە کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆی بکرێ و 4 ساڵ جارێک دەبێ هەڵبژاردن بکرێت چکەمە باوەڕمان بە هەڵبژاردنە وەکو پرۆسەیەکی دیموکراسی دەچینە ناو هەڵبژاردنێک کە بە پاک و بێگەردی و لە کات و ساتی خۆی بکرێ باوەڕمان بەوەیە کە دەستی دەسەڵات بکرێ خەڵک بۆ 4 ساڵ دەنگت پێدەدا متمانەت پێدە دوای ئەو 4 ساڵە کە بەدڵی نەبووی دەتگۆڕێ. ئێمە ئامادەین لە کاتی خۆی کە دەی شەشە دوای ئەوەی کە 4 جار سەرۆکی هەرێم مەرسومی سەرۆکایەتی دەرکردووە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کات و ساتی جیاواز بەڵام لە دەی شەش ئێمە ئامادەین دوای ئەوەی کە 4 جاریش مەرسوم دەرکراوە ئێمە هەر حازر بووین ئامادە بووین هەڵبژاردن بکەین بچینە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە بە هەر ئەنجامێک کە لە ئەنجامی پرۆسەیەکی دیموکراسی یاخود دەنگدانێکی دیموکراسی و دوور لە دەستێوەردان ئێمە ڕازین و دەچینە ناو هەڵبژاردن و هەر کات و ساتێکیش بێ ئێمە حازرین بەڵام لەگەڵ ئەوە نین بە هیچ پاساوێک هەڵبژاردن دوا بخرێت. تا ئێستا 4 جار وادەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکی هەرێم دیاری کراوە و بە هۆکاری جیاواز دواخراوە. ئێستاش پارتی لە ڕێی سەرۆکی هەرێمی کوردستان دەیەوێت لایەنەکانی بەغدا و هەرێم ڕازی بکات تا جارێکی تری ژوادەی هەڵبژاردن دوا بخرێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.